وەک چاوەڕوانی و پێشبینیش دەکرا شەپۆلی سەرما و بارینی بەفر سنووری کەرکووکیشی گرتەوە و لە بەرەبەیانی پێنجشەمەوە دەستی پێکردووە بە پێی وتەی بەڕێوەبەری کەشناسی کەرکووک لە سەنتەری شار کەمتر لە 1 سانتیم باریوە، بەڵام لە دەرەوەی کەرکووک تا سنووری قەرەهەنجیر زیاتر لە 2 سانتیم باریوە. هاوڵاتیانیش بۆ دەربڕینی ساتێک خۆشی و یاری ڕوویان کردە دەرەوەی شار و پێکەوە ماڵ و منداڵیان بە شەڕەبەفر و یاری جۆراوجۆر سەرقاڵ کرد. بە خێراترین کەناڵەکەتانەکەین، دواتر زۆر سوپاسی خوای گەوراکەین بۆ ئەم نیعمەتە کە بەسەر خاک و وڵات و کوردستانە خۆشەویستەکەمانە باریوە. لەو شکە ساڵی و لەو نەهامەتیە ڕزگار بووین، لە خوای گەورە بەزیاد بێ. بەڕاستی زۆر دڵخۆشین بەم بەفرە کە باریوە. ئیسا کەشێکی خۆشە کە ئێمە خێزانی هاتوونە سەردانی ناو بەفرمان کردووە، ینی ڕێگاکەی بۆ نزیک کردوینێتەوە بە حەقا لە بری ئەمە بڕۆینە بازیان و سلێمانی شەڕەبەفرکەین. هاتوون لێرە کەشێکی خۆش زەوێکی خۆش ئەو شتانە شەوێ ئەوە شتێکی زۆر ئاسایە، خۆیمە بۆ هاتین بۆێن. وەڵای دڵخۆشیێکی زۆر بوو چونکە لە دوای 2017ەوە تقریبان بەفر لە شاری کەرکووک نەباری بوو، ئەم بۆ یەکەم جارە لەو بەروارەوە باریە. دڵخۆشیەکی زۆر بوویتر منداڵەکان ماوەتیان ما دەرسینە دەرەوەی تەچین سەردانێکی ئەم ناوەمان کرد بۆ بەفر. خوا بەزیابی سا بەفرەکە نزیکەوە بووە، ساڵانی تر ئێمە بۆ شەڕەبەفریان بوونا بەفرەچین بۆ ئەزمەر ئاچوینە سیتاک و شۆشۆ ڕێیەکەمان دوور بوو، بەڵام ئیساڵ سپاس بۆ خۆ لە قەرەنجی بەفرێ باش باریەوە بۆ خۆمان شەڕەبەفرەکەین و تا بڕووی بەرەو سەریش بەفرەکەی باشترە. ئەم بەفربارین و بارانەی ئێستا هەیە ئەوە نعمەتێکی گەورەی خوای گەورەیە. ئینشاڵڵا هەموو گۆی زەوی سوودێکی باش لە بەفر و بارانە ئەبینێت و بەتایبەتی مسلمانان و هەموو سەرجەم خەڵکی کوردستان ئینشاڵڵا. کەرکووک جیا لە هەر ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان بەفری بەو جۆرە هاوڵاتیان زیاتر دڵخۆش دەکات، چونکە بە بیرەوەری مام شەرافەدین بێت نزیکەی 40 ساڵە بەفری هاوشێوەی ئەم بەفرە لە سنوورەکەیان نەباریوە. قوربان من تەمەنم تقریبا بۆ 70 لە تەمەنی منەوە لە حەفتاکانە بەفر ئەباری بەفری زۆر وەک ئێستا ئەباری بەشکەم زیاتر سەربانی خانومان پاکە کردەوە، پێشقاپیمان پاکە کردەوە دەرگاکان، بەڵام تقریبا لە هەشتاکان ئەباری کەمتر، لە کۆتایی هەشتاوە نەباری حتاکو ئەم فترێ. الحەمدوللا سەر ئەم بارە نەخۆشە باری پێشەما، حەمد و سەنا بۆ خوای گەورە ئەم فەریحی خۆشی ئەم بەفرە دەبێنە ساعات 3 شەوەوە بەردەوام ئەباری ئێستاش وا ماشەڵڵا لەخوا بەزیادی ئاوا بینین، کاریگەری لەسەر ئاو هەیە. ئیشەڵڵا حەمد و سەنا بۆ خوای ئومێدمان هەیە کە وا هەموو کانیاوەکانمان بژێتەوە و بیرە ئاوەکانمان زیاد کە و ئاو زیادی کرد حەستی پێ ئەەکەین، یعنی ئاو زیادی کردە بارانەکە حەسم پێکردم بیری ئاوم هەیە حەسم پێکرد زیادی کردووە. با پێی پێشبینیەکانی کەشناسی عێراق ئەو شەپۆلە سەرما و بەفر و بارانە تا سبەی بەیانی بەردەوام دەبێت لە سبەی تا ڕۆژانی هەفتەی داهاتوو ئاسمانی کەرکووک هەور و خۆر دەبێت و تا ئاستێک پلەکانی سەرما جێگیر دەبێت. گەرچی ساڵی ڕابردوو بەهۆی نەبارینی بارانی پێویست وشکە ساڵی ڕووی لە ناوچەکانی گەرمیان و سنووری کەرکووک بە تایبەتی کردهبوو، بەڵام ئەم ساڵ بەهۆی بارینی ڕێژەیەکی باش لە باران شارەزانی کەشناسی و کەشناسی عێراق دەڵێت مەترسی وشکە ساڵی لەسەر سنووری گەرمیان و کەرکووک نەماوە. چیانووری کەناڵی پەیام، ناحەی قەرەهەنجیر، پارێزگای کەرکووک.